بەڵێ بەڕێزان بۆ زانەری زیاتر لەسەر دانیشتنەکەی ئەمڕۆی پەرلەمانی عێراق ڕاستەوخۆ ئومێد محەممەد بەرپرسی ئۆفیسی NRTمان لەگەڵ دەبێت ئومێدەم کاتت باش دوازانیاری لەسەر کۆبوونەوەکەی ئەمڕۆی پەرلەمانی عێراق. بەڵێ دیاری سڵاو لێبێ وا دیارە لە ئێستادا بە تەواوی کۆبوون دانیشتنەکەی ئەمڕۆی پەرلەمان کۆتایی پێهات بە بانگێشکردنی وەزیری بەرگری عێراقی و استجوابەکان توانی کە قەناعەت بە زۆربەی ئەندام پەرلەمانەکان کە بۆ مانەوەی واتە وەڵامەکانی وەزیری بەرگری جێی متمانەی زۆرێک لە ئەندام پەرلەمانەکان بوون بۆیە بە زیاتر لە دەنگی یاسایی ئامادەبووان یاخود دەنگی ڕێژەی دانیشتووی ئەندام پەرلەمانی بەشداربووی دانیشتنەکە توانی قەناعەت بە زۆربەیان بێنێت و لە استجوابەکان قەناعەت بکات. ئەمەوە بڵێم کە استجوابی وەزیری بەرگری عێراقی یاخود لێکۆڵینەوە لە وەزیری بەرگری عێراقی سەبارەت بە چەند سەفەقەیەک بوو کە لە ماوەی ڕابردوودا ئەو وەزارەتە پێوە تێوەگلا بووە بانگێشکردنی وەزیری بەرگریش بە کۆکردنەوەی ئیمزای حەنان فەتلاوی کە ئەندامێکی دیار و سەرۆکی فراکسیۆنی ئیرادەیە لە پەرلەمانی عێراق. من بۆ زیاتر ناوەڕۆک دیاری نامەوێ خۆم هیچ بڵێم زیاتر ناوەڕۆک کەچمە لە ئەندام پەرلەمانێکی فراکسیۆنی یەکگرتوو ئەویش کاک عادل ئەمەوێم پێ بڵێیت وەزیری بەرگری چی وت لێ پێچینەوەکان چی بوون و چۆن توانی قەناعەت بە زۆربەی ئەندام پەرلەمانەکان بکات کە ئەو دەستی لە هیچ گەندەڵیەکانی. سڵاو لە جەناب دەتەواوی بینەرانی کەناڵە سەر بەرزەکەتان ئەمڕۆ ئەلبەت وەکو ئیش و کارێکی یاسایی خۆمان دەستوری خۆمان هەستن بە بانگێشکردنی وەزیری بەرگری عێراقی لەن پەرلەمانتار حەنان فەتلایە و کۆمەڵی واژۆ کۆکرابووە واژۆی قانونی یاسایی. ئەو وەزارەتەیەکی لە وەزارەتە هەرە گەندەڵەکان منۆک و ئەندامی لێژنی نەزات جەنابتان ئاگادارن پێشترش زۆر مەلەفم لەسەریان هەیە دۆسیە مەلەفی فڕۆکەکان مەلەفی ئەسلیحە مەلەفی زۆر مەلەفیان هەیە تەسلیمکردنی مۆسڵ تەسلیمکردنی ئەنبار گەندەڵێکی زۆر فەزایەکی زۆر لە زۆربەی زۆری ئەو بەندانەی کە هەیە فەسادیتیان لەبەرەوە پرسیارانەی 26 پرسیاری ئاراستەکرا زۆرەی پرسیارەکانی زۆر بەسەرکەوتوانە وەڵامدا بەتایبەت ئەو پرسیارانی کە دەربارەی ئەم ساڵەی حکمی ئەو بوو طبیعی منە ناکرێ فەسادی 12 ساڵی ڕابرد بدێن بەسەر وەزیرێکە کە ساڵێکە وەزارەتی وەرگرتووە ئەو پرسیارانەیە ئەو گەندەڵیانەیە ئەو ئیتیهامانی کە دەربارەی ئەو ساڵی حکمی ئەو یا وەزارەتەکەی ئەو بوو زۆر سەرکەوتوانە وەڵامی دایەوە و هیچ گەندەڵێکمان نەبینیتیایە و ئەوەی ئێمە حاڵی بووین دەستێکی سیاسی لە پشت بانگێشکردنەکەیەوە هەبوو بە پێچەوانەوە من نمونەیەک وەکو ئەندامی لێژنی نەزات بە جەنابەت ئەڵێم کە من 5 جار سەردانی وەزارەتی دیفاعم کردووە بەرگریم کردووە 4 جار لەگەڵ وەزیرە کۆبوومەوە بۆ شتانە پێشتر و خۆم ینی ڕاستەوخۆ ئەو شتانم لێ بیستووە پێشترش پێش ئەوەی ئەمڕۆ یەکێک لەو ئیشانی ئەم پیاوە کردوێتی و بوو بەهۆی ئەوەی کە ئەمڕۆ بانگێشت بکرێ و من وتم ئەڵێم ئەبێت دەستخۆشی لێ بکەین نەک محاسبەکەین لە مانگی 11 دەی پارەوە کە دوای مانگێک لە دەست بەرکاربوونی لێژنەیەکی 400 کەسی لە 400 زابطۆ پلەداری پلەبەرز دەستیشان کرد و ناردنی فەوج و فرقە و سریە گەڕان تا دوی نوێی ئەم ساڵ ینی پێش مانگێک لەوەم پێش 56850 کەسی بندیواریان لە ناو هێزەکە سەربازەکانە دەستیشان کە لە ساڵی 2007 و 2008ەوە هەتا ئەم ساڵ ئەمانە ڕاتبیان وەرگرتەوە ئەمانە هەر لە جێشیشان نەبوون بەکەواتە بە ملیارەها دیناری گەڕاوەتەوە بۆ خەزینەی دەوڵەت ئەم پیاوە ئەمە یەک دوو کۆمەڵێ عقود هەبووە عقودی فەساد و ئین بۆ گەندەڵی بووە ئەم رازی نەبووە ئەو بەردەوام بێ و کۆمەڵی عەقدی تریشیان هێناوەتە بەردەسی ئەم هەر رازی نەبووە لەبەرەوە ئەم ڕێگر بووە لەوەی کە گەندەڵی بەردەوام بێ بەیە بانگێشتن. کاک عادل وەزارەتی بەرگری بە یەکێک لەو وەزارەتە گەندەڵانە کە لە ماوەی ڕابردوودا زۆرترین مەلەفی فەسادی و خۆش ئاماژەت پێکرد هاتۆتە لیژنەی نەزاها ئەو مەلەفانی یاخود ئەو پرسیارانی کە ئەمڕۆ ئاراستەی خالید عوبەیدی کرا چی بوو بە دقیقی ئەمانەوە بۆ بینەرانی NRT بوومە باسکەی و وەڵامەکانی ئەو بە دقیقی چی بوو؟ پرسیارەکان طبعا نێمە بە تەوەری پرسیارەکان باسکەین چونکە 26 پرسیار بوو بەڵام ئەکرێ من لە 3-4 تەوەرە باسی کەم یەکیان علاقەی بە تەسلیح بوو پڕچەکردن یەکی علاقەی بە تەواوی بۆندەکان بوو ئیتر بۆندی مەسەن عەقدی خواردن بێ یان سلاح بێ یان فیشەک و تەقەمەنی بێ یان هەر بینا و کەرەستە و ئەو شتانە بێت چونکە وەزارەتی دیفاع خۆ وەزارەتێکی گەورەشتی زۆری هەیە ئەمە دوو خاڵی سێم فەسادی ئیداریە مەسلەی پلە و تەرفێکردن و ئەو شتانێ خاڵێکی تر مەسلەی على ئەساس کۆمەڵەیە خەڵکی تعین کرد بێ نزیک کرد بێتەوە لە خۆیەوە
ئەوان ئەو سەرکەوتوانەوەی کە علاقی بەخۆیەوە بوو وەڵامی ئەو خاڵانەی دایەوە و بالفعل کۆمەڵەیە فەسادی زۆر گەورە هەیە بەڵام سەردەمی ئەمنیە بە پێچەوانەوە ئەم ێستا لیژنەی دروست کردووە لیژنەها دەیها لیژانی تحقیقی دروست کردووە لێکۆڵینەوە بۆ لێکۆڵن لێپێچینەوە لەو فەسادانی کە زۆرتر هەیە و بۆ ئاگاداری جەنابتان ڕەنگەمە معلومەیەک بێت تا یەکەم جار لە میدا بڵێم یەکێک لەو کەسانی کە تێوە گلاون لەو فەسادانە ینی دەرەجەدارێکی زۆر گەورەیە کە برێ ئەم حەنان فەتلاویە سەباح فەتلاوی کە خۆی تێوە گلاوە و پێشتر لەلایەن مالیکیەوە ینی عقوبە شتەکەی بەسەر جێبەجێ نەکرابوو و قوساسەیەکی وەرەقیەوە نووسی بوو کە ئەمە لەبەرەوە ئامۆ زامانە ئیبن عەمنە ئەوە چاوپۆشی لێ بکەن بەڵام وەزیر نەویست بوو چاوپۆشی لەسەرکە لەبەرەوەیکە لەو ئێستێدافە سیاسیانی کە لە پشت ئەوە بوو لەن حەنان فەتلاوی وەزیری بەرگری عێراق بانگێشت بکرێ ئەوە بۆ ئەگینا خۆکرا لایەن لیژنەی ئەمن و دیفاعەوە کە حەنان فەتلاوی ئەندام نێتیایە لەن ئەوانەوە لەن لیژنەی نەزاهەوە کە ئێمە بووین ئەوە ئێمە بانگێشتان کردای بۆ نمونە بەڵام لەبەرەوە شتی شخصی بۆ زۆری نەیتوانی حەنان فەتلاوی نەتوانی قەنەعەت بە ئەندامانی پەرلەمان کاکە سەحبی سیقە و متمانە لە خالد عوبەیدی بکێشینەوە. کاک عادل لێرەدا ئەمەوێ بوەستم دەرفەتی ئەوم هەیە لە تۆ پرسیار بکەم ئەوەیە کە وەزارەتی بەرگری هێزی پێشمەرگە لە مەنزومەی دیفاعی وەزارەتی بەرگری عێراقدایە بەڵام وەک دەبین وەزارەتی بەرگری بە پێشایەتی زۆربەی خەبیرە سەربازیەکان و لایەنە سیاسیەکانەوەی کە وەزارەتی پێشمەرگەی تا ڕادێک پشتگوێ خستووە ئەگەرچی ئەمڕۆ ئێوە دەرفەتیەوەتان نەبوو پرسیارکەم بە پێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان بەڵام لە داهاتوودا بەرنامەتانی ئەم وەزیرە بانگێشتکردن لەسەرەوە پرسە من خۆم نەک بانگێشتکردن لە تەواوی ئەو سەردانانی کە لەگەڵ وەزیرە جاریوە ئەو بە ناردوێتی بە شوێمایشیە بووە تراکسیۆنە کوردەکان عرضت کەم منۆکو کوردی طبیعیە ئەمە هەر کەسێکمان لە هەرکوێ بین هەر نوێنەری کوردستانی و نوێنەری پێشمەرگەین ئەوەم کردووە ینی خالد عوبەیدی ڕاستە و خۆ بەبنی وتوتوێ کاکە هەر شتێک کە ڕەفتی بە وەزارەتی پێشمەرگەوە پێشمەرگەی هێزی پێشمەرگەی کوردستانەوە هەیە و من بتوانم جێبەجێ کەم ملی من لە بەردەمی ئێوە لە تاڵێم و باریکترا لەبەر ئەوە ینی ئەو بەڕاستی من خۆم بۆ خۆم هیچ گلیەکم پێ نەگەشتوەکو پەرلەمانتاریە تا بیڵێم بە خالد عوبەیدی ئەو جێبەجێ نەکرد بێ ئەوە بە پێچەوانەوە هەر شتێکمان پێوت بێ و بە ئێمە گەشت بێ پێمان وت بێ جێبەجێ کردووە لەبەرەوە ئێمە حەزمان کە ئەو تۆ لە شوێنی خۆیان چونکە من ئازان لە 50 ساڵی ڕابردووە تاکە وەزیری پیشەیە چونکە خۆی فەریقە هەر خۆی ابن المؤسسەیە و زۆر هادیانە و ئوستازی جامیعە بووە پێشتر چەند وەزیری خەڵکی تر هاتووە وەکالە دووە وەزیری ابن المؤسسە نەبوون و نانتوانێت پیشیانە ئەم ئەوێ بەجددی خزمەت بکە لەبەرەوە وعدیشیمان لێوەرگرتووە یەکەم واژە من بۆم کرد کاتی خۆی کە بێ بە وەزیر چونکە کۆمەڵی کەسیاتی ترە بۆ کۆمەڵ کەسیاتانە باسی شت بوون وعدی ئەومان لێوەرگرتووە ئەبێ هەمانگی چاک لەگەڵ هێزەکانی پێشمەرگا بێ و هەر شتێکی شەبێ من لەم کەناڵە بەڕێزی جەنابتان ئەڵێم هێزەکانی پێشمەرگە وەزارەتی پێشمەرگە حکوومەتیاریم من هەموو کەناڵەکانی پەیوەندی کراوەتەوە لەگەڵ منە هەر شتێکەیە من وەکو عادل نووری وەکو ئەندامی لیژنەی نەزا وەکو فراکسیۆنی یەکگرتووە وەکو فراکسیۆنە کوردستانەکان ئامادەم شەو ڕۆژ بچم بۆ لای خالد عوبەیدی و ئەو داواکارانی پێجێبەجێ بکەین. زۆر سپاس بۆ عادل نووری زۆر سپاس بۆ تۆ بەڵێ دیاری ئەوەی گوێبیستی بووی ناوەڕۆکی دانیشتنەکەی ئەمڕۆی پەرلەمان بوو ئەمەوێ بڵم کە بە واژووی 100 و یاخود بە دەنگی 125 ئەندام پەرلەمان توانی خالد عوبەیدی قەنەعەت بە 125 ئەندام پەرلەمانی ئامادەبووی دانیشتنەکە بکە بەڵام لە بەرامبەردا 59 ئەندام پەرلەمان لەگەڵ وڵامەکانی خالد عوبەیدیدا نەبوون و زیاتر لە 32 ئەندام پەرلەمانیش نە بە بەڵێ نە بە نەخێر دەنگیان نەدا ئەمەوێ بڵم دیاری لە ئێستادا پرسی زیاتر هەیە بۆ بانگێشتکردنی وەزارەتەکان و پەرلەمانی عێراق لە ئێستادا بانگێشی چەند وەزیرێکی کردووە دوای پشووی ڕەمەزان ئەمە سێم وەزیرە دێتە بینای پەرلەمان و لە داهاتووشدا بەرنامەی هەیە پەرلەمانی عێراق چەند وەزیرێکی دیکە بانگێش بکە ئەمەش بە پێی وتەی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بێت هەوڵێکە بۆ ئەوەی کە زیاتر وەزارەتەکان تەفعیل بن بە تایبەتی دوای پرۆسە چاکسازیەکەی حەیدەر عەبادی کە وەزارەتەکانی کەم کردوێتەوە بۆ 22 وەزارەت بۆیە دایانەوێت هەڵەکانی ڕابردوو دووبارە نەبێتەوە و بە وردی چاودێری سەرجەم وەزارەتەکان بکەن بۆی بتوانن لە نزیکەوە ئاگاداری